ئێمە لەسەر ڕاستپاردەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕێزدار کاک مەسرور بارزانی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە هەستاین بە دەستکردن بە ئامادەکاریەکان بۆ گەڕانەوەی تەرمی ئەو قوربانیانەی کە لەو وڵاتەدا بەداخەوە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ گیانیان بەخت کرد. ئەم ئێوارەیە ئێستا فڕۆقەکە گەیشتۆتەوە فڕۆقەخانەی نێودەوڵەتی هەولێر، پاشکەمێکی تر تەرمەکانیان ڕادستی کەسوکارەکانیان دەکرێت. ئێمە لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوە کە ئاگادار کراینەوە لەلایەن نوێنەرایەتیەکەمانەوە لە یەکێتی ئەوروپا بەڕێز کاک لاوەڕژگەیی کە پەیوەندی پێوە کردین ڕووداوێکی وا ڕووی داوە، دواتر لەلایەن نووسینگەی سەرۆکی حکوومەتی هەرێمەوە ئاگادار کراینەوە و ڕاست پێدران کە لەسەر ئەرکی جەنابیان ئەم تەرمانە بگەڕێنرێتەوە ئێرە. دەتوان بڵم لە ماوەی 48 کاتژمێردا ئێمە توانیمان ڕێکارەکان بە تەواوی بگرینە بەر و سوپاسی حکوومەتی ئەوێش دەکەین کە لەگەڵمان هاوکار بوون لە زەغرب و هەروەها سوپاسی نوێنەرایەتی خۆمان لە بڕۆکسل دەکەین کە لەگەڵمان لە پەیوەندیدا بوون. لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەش بە سەرپەرشتی ڕاستەوخۆی بەڕێز کاک سەفین دزەیی ئەم ئەرکە جێبەجێ کرا و کاک سەلیم پاشا ڕاوێژکار لە فەرمانکەمان ڕۆڵێکی باڵای هەبوو لە گەیاندنەوەی تەرمەکان کە ئێستاش خەریکی ڕێکارەکانی ترە و چەند سات چرکەیەکی تر تەرمەکان دەگاتەیە.